سەردانی عەبدولفەتاح بورهان سەرۆکی ئەنجومەنی سەربازی سوودان بۆ میسر و ئیمارات و پێشتریش محەممەد حەمدانی جێگری بۆ عەرەبستانی سەعودی هیچ گومانێکی نەهێشتەوە کە ئەو ئەنجومەنە نەگهەر بە پێچەوانەی دروشمەکانی شۆڕش کە بێلایەنە لە تەوەربەندی ناوچەکە بە تەواوی بەلای تەوەری سەعودی و ئیمارات و میسردا شکاوەتەوە، بەڵکو گومانەکان زۆر بەهێز دەکات کە ئەو تەوەرەیە فەرمانی پێکرد بێت بە کودەتا بەسەر حوکمی عومەر بەشیردا. أعلن أنا وزير الدفاع رئيس اللجنة الأمنية العليا افتلاع گەرچی لە سەرەتای کودەتاکەی سوپادا ئەو ئەنجومەنە وای نیشاندەدا پەلەیەتی بۆ ڕادەستکردنی دەسەڵات بە حکوومەتێکی مەدەنی، بەڵام لە دوای سەردانیشاندە نەهێنەکانی سەعودی و ئیمارات و پێدانی 3 ملیارد دۆلار یارمەتی بەو ئەنجومەنە، گفتوگۆکانی نێوان هاوپەیمانی هێزەکانی ئازادی و گۆڕان و ئەنجومەنی سەربازی خاوبوونەوە و ئێستا بە جۆرێکی گوماناوی گەیشتونەتە بنبەست. شۆڕژگێڕان بڕیاریانداوە مانگرتنی سەرانسەری ئەنجام بدەن، بەڵام فەریق محەممەد حەمدان هەڕەشەی لە شۆڕژگێڕان کرد کە ئەو فەرمانبەرانەی بەشداری لەو مانگرتنەدا بکەن بۆ یەکجاری لە سەرکار دەردەکرێن. لەم گەشتانی دەرەوەی وڵاتی بورهان و حەمدێتیدا ئەنجومەنی سەربازی دەیەوێت پشتیوانی دەرەکی دابین بکات بۆ ئەوەی لە ناوخۆدا پێگەی خۆی پتە بکات، هەر بۆیە ئەنجومەنی سەربازی لە دوای ئەو گەشتانە بۆ دژایەتی مانگرتنەکەی شۆڕژگەڕان ڕاگەیاند. هیچ کەس و لایەنێک لە ئێمە جەماوەری تر نییە هاوپەیمانی هێزەکانی ئازادی و گۆڕان دەیانەوێت دەسەڵاتیان ڕادەست بکەین و بگەڕێینەوە بۆ سەربازگەکانمان. هاوپەیمانی هێزەکانی ئازادی و گۆڕان پێیان وایە مەسەلەی ناوەندی کە کۆدەنگی نیشتیمانی لەسەرا گوێزانەوەی دەسەڵاتە بۆ مەدەنیەکان لەبارەی لێدوانەکەی سوپاشەوە ڕایگەیاند بۆ هیچ هێز و لایەنێکی سیاسی نییە بانگەشەیەوە بکات لە ئێمە جەماوەری تر بێت. بەتوندیش ڕاخنەیان لە سەرا نیشاندەکانی ئەنجومەنی سەربازی کرد کە پێچەوانەیە لەگەڵ خواستی شۆڕژگەڕاندا کە ئەویش بێلایەنیە لە تەوەربەندی ناوچەکە و بەو پێش پەیوەندی داهاتووی سوودان لەسەر ئەو بنەمایەتدا دەمەزرێت کە خۆدیدی وڵاتان لەبارەی شۆڕش و شۆڕژگەڕانی سوودان چۆن دەبێت. لەبارەی فۆرمی داهاتووی سیاسی وڵاتیشەوە هێزەکانی ئازادی و گۆڕان ئاماژەیان بە دوو بۆچوونی جیاوازی خۆیان و ئەنجومەن کرد کە شۆڕژگەڕان داوای کۆماری پەرلەمانی دەکەن و ئەنجومەنی سەربازیش داوای کۆماری سەرۆکایەتی دەکات کە هەر ئەمەش خاڵی جەوهەری ناکۆکیەکانە.